دوای 11 مانگ بە گۆڕی کوڕەکەی شاد بوویەوە. 11 مانگ پێش ئێستا هەردی کارۆخی تەمەن 16 ساڵ بە ئومێدی داهاتوویەکی پڕشنگدار لە ڕانیەوە بەرەو ئەوروپا بەڕێدەکەوێت، بەڵام قەدەری مەرگ پێش گەیشتنیەتی بە ئاواتەکەی. چونکە لە ئاوەکانی ئیتاڵیا یەختەکەیان تێک دەشکێت و هەردی و دەیان کەسی دیکە گیان لەدەست دەدەن. دوای 2 مانگ لە ڕووداوەکە و نەبوونی هیچ سۆراغێک، هەواڵی مردنی هەردی بە کارۆخ ئیسماعیلی باوکی دەگەێنرێت، بەڵام زەحمەتی وەرگرتنی فیزا و تێچووی زۆر وای کرد کە هیچ ئەندامێکی ئەو بنەماڵەیە نەتوانن سەردانی ئیتاڵیا بکەن و تەرمی کوڕەکەیان بگەڕێنەوە. کارۆخی باوکی هەردی 20 ئەم مانگە دوای نزیکەی 11 مانگ لە مردنی کوڕەکەی توانی گەشتی ئیتاڵیا بکات و بچێتە سەر گۆڕی کوڕەکەی لە شارۆچکەی ڕیچۆ کەڵابریا بە دڵێکی پڕ و چاوی پرفرمێسکەوە باوەش لە گۆڕی کوڕەکەی بدات. لە گۆڕستانی هەردی تێدا نێژراوە زیاتر لە 20 کەسی دیکەی هەمان ئەو یەختە نێژراون کە هەردی تێیدا بۆ و تەرمی هیچ کامیان نەگەڕێنراوەتەوە زێدی خۆیان. باوکی هەردی بە دڵێکی پڕەوە لەسەر گۆڕی کوڕەکەی داوای هاوکاری لە حکومەتی هەرێم دەکات تاوەکو تەرمەکەی بۆ بگەڕێنەوە ڕانیە، چونکە گەڕانەوەی تەرمەکەی تێچوویەکی زۆری پێویستە و ئەمە لە توانای ئەو دانیە جگەلەوەی ڕێکارەکانی هێنانەوەی تەرمەکە دەبێت لەلایەن لایەنێکی پەیوەندیدارەوە ئەنجام بدرێت.